رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. کۆنگرەی کۆمەڵگەی دیموکراتیکی کوردستان لە ئەوروپا کە جەدەکا ئەوروپا ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە ڕێگەیاندووە 33هەمین فستیڤاڵی نێونەتەوەی کەلتوری کورد کە لە 11 ئەیلولی 2025 لە شاری دۆرتمۆندی ئەڵمانیا بە بەشداری هەزاران کەس بەڕێوەچوو بووە هۆکارێکی پرجۆش و خڕۆشی کەلتوری و پشتیوانی یەکێتی. ڕاشی دەگەێنن ئەو فستیڤاڵە با دروشمی ڕێبەرایەتی ئازاد کۆمەڵگەی دیموکراتیک بەڕێوەچوو جارێکی تر بەرخۆدانی کۆمەڵایەتی هونەری و دەوڵەمەندی کولتوری گەلی کوردی نیشانداوە. لە بەردەوامی ڕاگەیاندراوەکەش داهاتووە گەلەکەمان کە لە وڵاتانی جیاوازی ئەوروپاوە هاتبوونە دۆرتمۆند دەسۆزی خۆیان بۆ بەها دیموکراتیکەکان و تێکۆشانی ئازادی بە بەهێزی نیشاندا و فستیڤاڵەکەش تەنها کۆبوونەوەیکی کەلتوری نەبوو بەڵکو سمبولی گەڕان بە دوای ئاشتی و ئازادی بۆ گەلەکەمان بوو. لە ڕاگەیاندراوەکەدا هەروەها باس لە وتار و چالاکیەکانی فستیڤاڵەکە کراوە و ئاماژە بۆ دراوەکە لە وتارەکانی چالاکیەکە و ڕێپێوانەکەدا جارێکی تر داوای ئازادی جەستەی ڕێبەرەوە جەلاند و پات کراوەتەوە وتراوە کە ئەمە هەنگاوێکە کە دەبێت بۆ بنیاتنانی کۆمەڵگەی دیموکراتیک و ئاشتی خوازانە بگیرێتە بەر و لە پەیامەکەدا بۆ فستیڤاڵەکە کە ڕێبەرەوە جەلان بە موشانە ڕۆحی یەکێتی گەلەکەمانی بەهێز کرد. فستیڤاڵی کەلتوری ئێوە لە ئەوروپا دەربڕینی ئیرادەیە بۆ زیندوو ڕاگررتنی ڕەچەڵەکی گەلەکەمان لە غوربەتدا بەجۆشتر بوو. لە کۆتاییشدا سوپاسی ئامادەکاران و بەشدار بووان کراوە و کە جەدەکە ئەوروپا ڕای دەگەێنە سوپاسی هەموو کەسانە دەکەین کە لە سەرخستنی 33هەمین فستیڤاڵی نێودەوڵەتی نێونەتەوەی کەلتوری کوردیدا ماندوو بوون. کۆردیناسیۆنی کۆمەڵی ژنانی کوردستان کەژەکە بەیاننامەیەکی سەبارەت بە سێهەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی بڵاو کردوێتەوە و تیایدا ڕایگەیاندووە شۆڕشی ژنجیان ئازادی کە جوانترین نیشانەی تێزی سەدەی 21 ژنانە لە سێمین ساڵیادیدایە. لە کەسێتی ژینە ئامینیش لە ڕەسوڵی نیکاشا کەرەمی و کۆمار دەرفتادە و زەکەریا خەیاڵ و مین و مەجیدیدا یادی هەموو شەهیدانی شۆڕش باڕێز و پێزانی دەکەینەوە. کەژەکە ڕای دەگەێنە سێمین ساڵیادی شۆڕش سەرەتا لە ڕێبەرەوە جەلان کە بنیاتنەر و ڕانڕێژی شۆڕشی ژنجیان ئازادی و هەروەها لە بنەماڵەکانی ئەو گەنجانی کە لە شۆڕشدا شەهید بوون و لە هەموو ژنان و گەلانی ئێران و مرۆڤایەتی پیرۆز بێت. شۆڕشی ژنجیان ئازادی بووەتە شۆڕشێک کە نەک تەنها ژنان بەڵکو ئەو پیاوانش کاتیایدا بەشداریان کرد کە دەیانویست تێڕوانینی پیاو سالاری بشکێن و کوشتنی ژنانیان وەکو کوشتنی ژیان دەبینی و دەیانویست لەگەڵ ژناندا ببنە هاوڕێ. هەروەها ڕاشی دەگەێنن دۆڕشمی ژنجیان ئازادی هەم بۆ ژنانی ئێران و کورد هەم بۆ ژنانی تەواوی جیهان بۆتە پاڵنەری بەرخۆدان. کەژەکە ڕای دەگەێن لە ماوەی شۆڕشی ژنجیان ئازادیدا سەدان کەس کوژران و لە سێمین ساڵیادی شۆڕشیشدا هێشتا ئەو گەنجانەی کا پێشەنگایەتی شۆڕشەکەیان کردووە و بەشداری چالاکیەکان بوون دەستگیر دەکرێن و لە سێدارە دەدرێن و ڕژێمی ئێران لاڕێکردەوە فاشیستیەکانیەوە هەوڵدەدات تۆڵی شۆڕشەکەیان لێ بکاتەوە. بەڵام لەگەڵ هەموو کردەوە دواکەوتوەکانی ڕژێمی ئێران هەموو ڕۆژێک زیاتر ڕوون دەبێتەوە کە ناتوانێت ڕێ لە داخوازی ئازادی گەلانی ئێران بگیرێت لەبەر ئەوەی کە دروشمی ژنجیان ئازادی لا دروشمێکی زیاترە و بووە تا ڕاستینەی ژیان. هەروەها کەژەکە ڕای دەگەێنە شۆڕشی ژنجیان ئازادی زەمینەی شۆڕشی ژنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کۆنفدرالیزمی دیموکراتیکی ژنی جیهانی بەهێز کردووە لە بەرامبەر تێڕوانینی پیاو سالاری کە لە دژی ژنان بووە بۆتە هێزێکی ڕێکخراوەیی و جارێکی تر ئاشکرا بووە کە ڕێکخراوەیی و بەرخۆدانی ژنان زۆر گرنگە. لە کۆتاییشدا کەژەکە ڕای دەگەێنە شۆڕشی ژنجیان ئازادی بە ئایدۆلۆژیاکەی نەک تەنها بۆ گەل و ژنانی ئێران بەڵکو بۆ هەموو ژنانە و لەبەر ئەوەی کە لەبەر ئەوە پەرپرسیارەتی هەموو کەسێکە کە بیپارێزێت و گەورەی بکات. ڕاشی دەگەێنن بە بۆنەی سێمین ساڵیادی شۆڕشەکەەوە دەڵێن ڕێی ئێرانی دیموکراتیک با شۆڕشی ژنجیان ئازادیدا تێدەپەڕێت و لە پێشدا ژنان بانگەواز بۆ گەلانی ئێران و گەلانی جیهان دەکەین کە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا پێداگر بن و لە پێشدا شەهیدانی شۆڕشەکە و هەموو بەهاکان بپارێزن و گەورەی بکەن.
ڕەنگەین ئۆرگۆل یاساناس و ئەندامی مافدات لە توێژێک لەگەڵ ئاژانسی ئانەفە کۆبوونەوەی کۆمیتەی وەزیرانی کۆنسەی ئەوروپا و نزیکبوونەوەی تورکیا بەرامبەر بە مافی هیوا و چاوەڕوانی ڕێکخراوە یاساییەکانی هەڵسەنگان. ڕەنگەین ئۆرگۆل سەرنجی خستە سەر بڕیاری کۆمیتەکە کە لە